نووسیوێتی سەلامون عەلەیکم مامۆستا، ئایا کڕینی پشیلە لەو شوێنانەی کە ئەیفرۆشن ئایا حەڵاڵە یان حرامە؟ ئەو پشیلانەی کە جوانن دەتوانین بیکڕین؟ بەڕێزم، پشیلە بۆ خۆی پاکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئینەها لەیسەت بینەجیسین، بزانن پشیلە پیس نییە. پشیلە لیکەکەی دەمی 100% خاوێنە، بە زمانیشی بەردەوام خەریکی خۆپاکردنەوەیە. پشیلە هیچ میکرۆبێکی پێوە نیە، ئەوەی پیسە و خراپە و مەترسیدارە پیسایەکەیەتی. ئەویش خوا گەورە عەقڵێکی داوەتێ، ئەگە فەقیری لەسەر کۆنکریت و کاشیوەک ئێستا لێ نەقەوما بێ خۆی گڵێک دەدۆزێتەوە، گڵەکە هەڵدەکۆڵێ پیسایەکەی خۆیدا دەپۆشێ بۆی بەرپرسیارەتی و مەسئولیەت لەسەر شانی خۆی لابە. بۆیە مادام شتەکە پیس نییە، مادام گڵاو نییە وەکو سەگ و ئەوانە، کڕین و فرۆشتنی پشیلە دروستە. وەکو کڕین و فرۆشتن دروستە و دەتوانانی جەنابی لە ماڵێش بیکڕی. بەڵام ئەزیزم، ئەم پشیلە ڕاگرتنەی کە لە ماڵاندا ئێستا من دەیبینم وا خەریکە بێتە مۆدێک و وڵا هەر ماڵە دەسیسەیەکی یەک دوو پشیلەی تێدایە، من پێم باش نییە، ناڵێم حرامە، ئاگاتان لێبێ بەڕێزان، ئەڵێم پێم باش نییە لەبەر دووشت، لەبەر سێشت. یەکەمیان لەبەرەوەی چاولێکەری بێدینانە. بەخوا زمانی قەدیم خەڵک هەموو ماڵی باوکو باپیری من و تۆ شایان بووە پشیلە هەبوو لە ماڵاندا، پشیلەی هەر دەرێ بوون، بەڵام ماڵی کرابوون، خواردنیان دەدانێ و بە ماڵەکەیدا داتن و دەچوون، بەڵام ئەوە نەبوو لە بازاڕی کڕی بێتیانن، ئەم پشیلە مەسلحانە نەبوون. ئەمەیکی ئێستا ئەم مۆدەی داهاتوە لە کۆمەڵگایەمەدا چاولێکەری بێدینەکانە کە خێزانیان نەماوە، بەداخەوە لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانی غەربە، یعنی هەیە بەتەنیا ژنێکە بەتەنیا دەژی، پیاوێکە بەتەنیا دەژی. زۆر گۆڤەر و ڕۆژنامەی ئەوروپیم لایە کە لە جیهانی عەرەبی بڵاو کراونەوە، تەرجمەی کوردی کراون. بەڕێزان دەڵێ کەڵسیوا هەبووە تقریبا بڵێم 70-80 دەفتەری هەبووە کە مردووە بە میران لە قانونا نووسێتی بۆ پشیلەکەمی سەرفکەن، بۆ سەگەکەمی سەرفکەن، چونکە هیچ کەسێکی نەماوە، هیچ کەسی نییە، نەدەزانێت دایکی چیە، نەزانێت باوکی چیە، نەخزم و کەسوکارێکی هەیە. ئەمانە لەبەر ژیانی تەنیایی کە وەڕزن لە ژیانی خۆیان پەنا بۆ ڕاگررتنی سەگ و پشیلەی ماڵی دەبن. بەڵام ئەزیزم لە وڵاتی ئێمە الحەمدلاوانی ئێمە خێزانێکی تۆکمەمان هەیە، بۆیە من پێم باش نییە ئەم پشیلانە لە ماڵەوە ڕابژیرێن لاسایی ئەوروپیەکان نەکەینەوە. دووەمیان ئەمانە بۆ نەخۆشی لە دکتۆرە بەڕێزەکان بپرسن، هەموو یەکگران لەسەرەوەی بۆ نەخۆشی تەنگە نەفەزی و حساسیەتی سنگ خراپە. کەسێک حساسیەتی سنگی هەبێ یان نەخۆشی ڕەبە و تەنگە نەفەسی هەبێ، ئەم تورکی پشیلەیەک تاڵی بچێتە دەم و هینتەوە زۆر خراپە. ئەوانە دکتۆر یەکلایی بۆتەوە لەسەری، کەواتە بۆ کۆمەڵە نەخۆشی خراپە، نەک خۆی پیس بێ، تۆ خۆن نەخۆشیەکەت هەبێ. سێمیان هەندێک جار بە تەنها بەجێ دەهێڵدرێ، هەیە سەفەر دەکا فەقیرە هەفتەیەک ئەم پشیلە داماوە لە ژوورێدایە، ڕاستە خواردن و خواردنەوەت بۆ داناوە ڕەن بێ هەندێک جار لە بیریشت بچێ، خواردنەکەی وەکو پێویست نەبێ، تینووی بێ، ئێ بەمە گونەهبار دەبی، بەسە زمانەوە چی بکە، بڕوا بۆ کوێ، خۆوانە خواردنی دەرەوەشیان پێ ناخورێ. بۆیە تا بۆتان دەکرێت هەوڵ بدەن با پشیلە سەگ ڕاگرتن، پشیلە ڕاگرتن بە تایبەتی باس پشیلە دەکەین لە ماڵەکانتاندا نەبێ. بەڵام ئەگەر کەسێک هەیبوو حرام نییە، و ئەگەر کەسێک پشیلەی فرۆشت پارەکەی حرام نییە.